بەڵێ ساختەکاری پێشێلکاری گوتنی وتاری ڕق و کین بڵاوکردنەوەی وتار لە کاتێکا کە پڕ تونند و تیژی کۆمەڵبوونەوەی جەماوەری بەڵام بە گوتارێکی زۆر تند هەموو ئەمانە کۆمەڵە بابەتگەلێکن کە پێشەوەی کە بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکات کۆمیسیۆن داوای کردبوو لەلایەنە سیاسەکان خۆیان بە دوور بگرن بەڵام ئەوەی کە دەیبینین لایەنێکی سیاسی کە یەکێتی نیشتیمانی کوردستانە تەواوی ئەم پێشێلکاریانەی ئەنجام داوە جا کۆمیسیۆن چۆن نەتوانێت ڕێگری لە ساختەکاریەکان لە پێشێلکاریەکان و هەروەها تەواوی ئەو هەڵسوکەوتانە بکات کە لە چوارچەوەی بانگەشەی هەڵبژاردندا نین و دوورن لە یاسای بانگەشەی هەڵبژاردنەوە لەگەڵ هاوار محەممەد کاندیدی لیستی 190 پارتی دموکراتی کوردستان لە بازنەی هەولێر لە سۆران گفتوگوی زیاترەکەین لەبارەی ئەم بابەتە کە لەگەڵمانە سپاس دەکەین کاک هاوار کە لەگەڵمانیت پێش هەموو شتێک کۆمیسیۆن چ ڕێکارێک ئەتوانێت بگرێتە بەر بۆ چاودێریکردن و پاراستنی پرۆسەیەکی شەفافی هەڵبژاردن. بەڵێ ڕۆژتان باش من هاوار محەممەد یوسفم کاندیدی ژمارە 6 لەسەر لیستی پارتی دموکراتی کوردستان لە هەمان کاتدا شارەزاییشمان هەیە دەربارەی پرۆسەکانی هەڵبژاردن و ئەو ڕێکارانەی کە لەلایەن کۆمیسیۆنەوە دەگیرێتە بەر بەڵام بەڕاستی ئەوەی کە ئێستا لە دەگوزارێ لە چەندین ناوەندی میدیایش قسەی لەسەر کراوە ئەوە سەرپێچیەکی ڕاستە و خۆیە لە بواری یاسای هەڵبژاردن ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەی دەبا و کۆمیسیۆن دەتوانێت بەدواداچوون بۆ ئەم بابەتە بکە بەڵام لایەنە سیاسیەکان و تەنانەت کاندیدانی سەربەخۆ و کاندیدانی سەر بە لایەنە سیاسیەکانیش دەتوانن لەلایەن ئەنجومەنی دادوەری کە سەر بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەوە و بەدواداچوون بۆ سەرپێچیەکانی هەڵبژاردن دەکات بە شێوەیەکی فەرمی سکاڵا تۆمار بکەن ئەوەی یەکێتی نیشتیمانی دەیکات لەلایەن هێزە تایبەتەکانی خۆی یاخود ئەو هێزەکانی خۆی بە بیانووی یاخود بە پاساوی ئەوەی کە تێستی هەڵبژاردنە سەرتاپای سەرپێچی هەڵبژاردننی زۆر گەورەیە تەنانەت ئەگەر بێت و بەدواداچوونی جدی بۆ ئەو بابەتە بکرێ پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو قوارەیەکی سیاسی لە پرۆسەی هەڵبژاردن دوور بخرێتەوە بۆچی چونکە لەلایەکەوە تەواوی ئەو کەلوپەل و ئەو ئامرانەی کە بەکاری دەهێنێت هەمووی سەرچاوەکەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراقا کە دەبێت ئەو کەلوپەلە و ئەو مادە حساسانەی کە لەو پرۆسەیەدا بەکاردن هەمویان ئی کۆمیسیۆنە و مڵکی کۆمیسیۆنە و نابێت لەلایەن لایەنێکی سیاسی تایبەتەوە بەکار بێ بۆ ماوەی دە ڕۆژ زیاترە تەواوی ئەم پێشێلکاریانە دەبینرێت کۆمیسیۆن کەی بەتەمایە دەست بەکار بێ و چاودێری بکات ئەم بابەتە هەست ناکەن کە کێش و قەوسی تێخرێ و زیاتر ڕاکێشێت خۆ ئەوەندەمان نەماوە تا بانگەشە تەواو ببێت و بچینە ناو پرۆسی هەڵبژاردنەوە کەی بە دوچوونەکە ئەکرێت کەی وەڵام مدرێتەوە کەی سکاڵەکان وەڵام مدرێت بێگومان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەتوانێت لە ڕێگەی دوو ڕێکارەوە بەدواداچوون بۆ ئەم بابەتە بکە یەکێک لە ڕێگای ئەو ڕێکار و ئەو ئیجراعاتانەی کە کۆمیسیۆن داینایە بۆی ئاسانکاری جێبەجێکردنی یاسای هەڵبژاردن جێبەجێ بکات بەسەر هاوبەشانی پرۆسەی هەڵبژاردن لەلایەکی دیکەوە ئێمە دەبێ بزانین ئەو شەریکە فاحیسە بیانیە کە بۆ ئەو بابەتە دەستنیشان کراوە پێویستە پشکنین لە تەواوی ئامێرەکان بکات و دەبێ هەموو لایەنە سیاسیەکان دڵنیا بکرێنەوە لەوەی کە ئەم ئامێرانە هیچ داتایەکی پێشوەختە لەسەریان تۆمار نەکرایە ئەوانیش دەبێت ئێستا ڕوونکردنەوە بدەن بۆ ئەو بابەتە لەلایەکی دیکەشەوە وەکو باسم کرد لایەنە سیاسیەکان دەتوانن لە ڕێگەی ئەنجومەنی دادوەری کە بۆ لایەنێکی قەزائیە بۆ بەدواداچوون لە سەرپێچی یاساییەکان ئەبێ سکاڵا لەوێت تۆمار بکرێت بۆ ئەوەی بیان و نەمێنێت بۆ ئەوی کۆمیسیۆن بەدواداچوون بۆ ئەم بابەتە بکات و بەڕاستی پێویست بەوە دەکات کە ئەم کەیسە بەدواداچوونی جدی بۆ بکرێت چونکە کۆی پرۆسەی هەڵبژاردن لەو دەڤەرە دەخرێتە ژێر پرسیاری زۆر گرنگەوە بەڕاستی چونکە ئەوەی کە تا ئێستا دەکرێت ڕوون نییە لەلایەن لایەنە سیاسیەکانەوە کە ئایا بۆ چمە بەستێکە و وەکو باسیشم کرد کۆی پرۆسەکە بە سەرپێچی یاسایی هەژمار دەکرێت چونکە هەموو ئەو ئامێر و ئەو کەلوپەلە لۆجستیانەی کە لەم پرۆسەیەدا بەکاردێن هەمووی مڵکی کۆمیسیۆنە و دەبێت تەحقیق لەوە بکرێت تەنانەت کارمەندان و بەرپرسانی کۆمیسیۆنیش لەو دەڤەرە بە چه حەقێک ئەو کەلوپەلانیان دایتە لایەنێکی سیاسی بۆی بە ئارەزوی خۆی کاری پێ بکات و تەنانەت ئەوەی کە گرنگە ئێستا لە کۆی ئەم پێشێلکاریانە
بزانین بۆ ڕێگریکردنەکەی تایبەت بە ڕێکخراوەکان کە ڕێکخراوە نێودوڵەتەکان کە وەکو چاودێرێکی نێودوڵەتی و ئەو ڕێکخراوانش کە ئاماژەم پێکرد لەسەر پرۆسەی هەڵبژاردن چۆن ئەتوان ڕۆڵیان هەبێت تەنانەت ببن بە ڕەقیبێکیش بەسەر کۆمیسیۆنەوە لەم حاڵەتە. بێگومان پرۆسی چاودێریکردنی پرۆسی هەڵبژاردن بە مەراحل دەست پێ دەکات هەر لە یەکەم ڕۆژی ڕاگەیاندنی ناوی دەنگدەرانەوە تا دەگاتە ڕۆژی دەنگدان و ڕاگەیاندنی دەرەنجامەکانی هەڵبژاردن. ئێستاش کاتێکی زۆر هەستیارە بە نسبەت پرۆسی هەڵبژاردن. ئێستا ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەوانەی کە ناویان تۆمارکراوە بۆ چاودێریکردنی پرۆسی هەڵبژاردن دەتوانن ئەم لە نزیکەوە بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەن و بەڵام پێم وانە ڕێگایان پێ بدرێت چونکە وەکو دیارە لە پرۆسەیەکی زۆر نهێنی و تایبەتە تەنانەت ئەو وێنانەی کە دزەشیان کردێ لە ناو پرۆسەکەدا ینی بە شێوازێکی زۆر نهێنی دزیان کردەوە تەنانەت لە کوالەتی وێنەگرتنەکە و لە شێوازی وێنەگرتنەکەدا دیارە کە لەژێر دۆخێکی ئەمنی زۆر هەستیار و زۆر گرنگدایە کە ئەوانەی کە وێنەکەیان تۆمار کردووە ئەگەر تێبینی بکەیت لەوانەیە بە شێوەیەکی وە وێنەکانیان گرتبێت کە نەتوانن بە ئاشکرایی تەنانەت خۆش و شوێنەکانیشان ئاشکرا بکەن بۆی ئاشکرا نەبن کە چێ ئەو وێنانەی دزە پێ کردووە. بۆیە ئەم پێم وانە ڕێکخراوە نێودوڵەتیەکان یاخود ڕێکخراوە چاودێریەکان بتوانن ڕۆڵێکی ئاوا لەو پرۆسەیەدا ببینن بەڵام لایەنە سیاسیەکان دەتوانن پشت بەست و بەو ڤیددیویانەیە کە دزیان کردیا بە دوواداچوون بە پرۆسەکەدا بکەن هەم لەلایەن ئەنجومەنی دادوەری هەم لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن. زۆر باشە کاکاوەر بۆچی یەکێتی ئاوا ترسی لە هەڵبژاردنێکی شەفاف هەیە کێشەکەی لەکوێیە؟ بەڵێ ترسی یەکێتی نیشتیمانی لە پرۆسەی هەڵبژاردن ئێستا نیە ئەوە نزیکەی 3 ساڵە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی لە پرۆسەی هەڵبژاردن دەدزێتەوە. من کە ئەندامێکی شاندی پارتی بووم بۆ گفتوگۆکردن دەربارەی هەمواری یاسای هەڵبژاردن ماوەی چەند 2 ساڵ زیاترە ئەوەن ئێمە گفتوگۆمان دەست پێ کرد لەوەی کە بتوانین هەمواری یاسایەک بکەینەوە کە بتوانین هەمومان کۆک بین لەسەر پرۆژە یاسایەک و بیدەین لەلایەن دادگای لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەند بکرێت. بەڵام بەداخەوە ئەوان دوای ئەوەی زانیان کە پارتی دیموکراتی کوردستان تەواوی ئاسانکاریەکان دەکات بۆ ئەوەی تەنها پرۆسەی هەڵبژاردن لە کات و وادەی خۆی ئەنجام بدرێت ئەوان چۆن پەنایان بۆ دادگای فیدرالی برد و لەوێەوە چەندین هەمواری نایاسایی و ناحەقیان بەسەر ئەو پرۆژە ئەو یاسایی هەرێمی کوردستاندا سەپاند کە سەرجەمیان ناحەقن. بەڕاستی بە تایبەتی ئەوەی کە دەرحەق بە کۆتاکان کرا کێشە و گرفتێکی زۆری بۆ کۆتاکان دروست کردووە ئێستا کورسەکانیان کەم کراتەوە لە خوشک و براتورکمانەکان مەسیحیەکان تەنانەت پێکهاتەی ئەرمەن هەر ئەستان هیچ کورسیەکی بۆ نەماوەتەوە یەک کورسیان هەبوو ئەویش ئێستا هیچ کورسیەکیان بۆ نەماوەتەوە بەو شێوەیەش ئێستا پێکهاتەی ئەرمەنەکان لە کورسی پەرلەمانی بێبەش کراوە. یەکێتی نیشتیمانی لە بەردەم کامراکان زۆر شێلگیرانە بەرگری لەوە دەکات کە لەگەڵ ئەوەدان هەڵبژاردن بکرێت بەڵام ترسی ئەوان ئێمە دەزانین کە ئەندامی شاند بووینەوە چەندین جار لەگەڵیان کۆبوونەوەمان کردووە بە چ شێوەیەک دەتوان خۆیان لە هەڵبژاردەکان و لە بەڕێوەچوونی هەڵبژاردن دەشاردەوە. تەنانەت جارێکیان یەکێک لە کۆبوونەوەکانمان لەگەڵ لە مەکتەبی سیاسی یەکێتی لە هەولێر بەڕێوەچوو ئێمە شاندی پارتی یەکێتی بوون ئێمە لەلایەن جەنابی سەرۆکەوە ڕاست پێدرا بووین بەوەی کە هەموو ئاسانکاریەک بکەین و هیچ خاڵێک نەکەین نقطەی خلاف کە ڕێگر بێت لە بەردەم هەڵبژاردن. لە بەشێکی کۆبوونەوەکە دوای ئەوەی کە ئیتفاقمان لەسەر هەموو بابەتەکان کرد قوبات تاالبانی کە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو لە بەشێکی کۆبوونەوەکە هاتە ژوورەوە دەرگای کردەوە گوتی پارتی یەکێتی چیتان کردووە ئەمەش گوتمان فەرمووەرە ژوورەوە وا پێک هاتوین لەسەر هەموو ئەو خاڵانەی کە داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە هات بە ژوورەوە بەتەنزەوە هات لە ژوورێ بەتەنزەوە باسی لەوە کرد گوتی ئێمە ئێستا ترسمان لەوەیە بۆچی پارتی بە هەموو شتێک ڕازیە بۆچی ڕازی بووە لەسەر ئەوەی کە هەموو ئەو خاڵانەی ئەو داواکاریانێک کە یەکێتی نیشتیمانی لەنا ئەو پرۆژە یاسای هەیتی هەمووی ئیتفاقتان لەسەر کردووە. جا ئەوان بەو شێوەیە هەمیشە ڕێگر بوونە لە بەردەم ئەوەی کە هەڵبژاردن بەڕێوە بچێ بەڵام ئیرادەی خەڵکی کوردستان و ئیرادەی واچارەنووسی قوارەی سیاسی هەرێم زۆر لەوە گەورەترە کە ئەوان بتوان ڕێگر بن ئەم هەڵبژاردنە بەڕێوە دەچێت و سەرڕای هەموو ئەو هەوڵانەی کە ئەوان دەیکەن لە پێنا ئەوەی کە چەند کورسێک بە تەزویر و بە پشتگیری لایەنی دەرەچی بەدەستی بهێنن ئەو ئیرادەیە جەماوەری پارتی فەشەلی پێدەهێنێت و
پارتی زۆرینەی کورسیەکان بۆ خۆی دابین دەکات و لە ڕێگای سندوقەکانی دەنگدانەوە و دەسەڵاتێک دێتەکایەوە بە سەرۆکایەتی کاک مەسرور بارزانی کابینەی دەیان پێک دەهێنین و خزمەتگوزاری زیاتر و زیاتریش بۆ خەڵکی کوردستان دابین دەکەین و قەواری سیاسی هەرێمی کوردستان تۆکمەتر و بەهێزتر و بەرەو پێشتر دەبین. بەڵێ ئێمە سپاس دەکەین کاندیدی لیستی 190 پارتی دموکراتی کوردستان لە بازنەی هەولێر لە سۆرانەوە هاوار محەممەد لەگەڵمان بوویت دووبارە سپاس.